ئیمامی مسلم بۆمان ئەگەڕێتەوە لە حەدیثێکەوە لە ئەبی ذەڕی غیفاریەوە خوای گەورەی لێ ڕازی بێ ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی خێر و خێراتیە کرد لەناو باسەکانیان پێغەمبەر فەرمووی حتى تەنانەت ئێوە خێرتانیش دەسەکەوێ لە تێکەڵبوونتان لەگەڵ ژنەکانتانە یان لەگەڵ هاوسەرەکانتانە یعنی کاتێ لەسەر جێگا تێکەڵ ئەبی لەگەڵ هاوسەرەکەتە تۆ ئەجر و پاداشتت بۆ ئەنووسرێ ئەسحابەکان سەیریان هات لەم حەدیثە وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە ئارەزووی خۆمان بەجێ ئەهێنین شەهوەتی خۆمان تێر ئەکەین باشە ئەوەش خێری تایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەڕەئەیتم لو وضعها في حرام أكان عليه فيها وزر فەرمووی ئایا ئەگەر لە ڕێگای حرامە بەکاری بێنن ئەو شەهوەتە ئایا تاوانتان ناگا وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا فەرمووی فكذلك إذا وضعها في الحلال كان له أجرا فەرمووی هەروەها لە ڕێگای حەڵاڵا سەرفی کاو خۆی و ماڵ و مناڵی لە حرام بپارێزێ ئەویش خۆی بۆ خۆی خێر و پاداشتی دەسەکەوێ الله ئەکبەر لەم دینە ئەم دینە هەموو شتێکی خێرە هەموو حرەکاتێک و سەکەناتێک و جوولەیەکت ئەبێ بەخێر ئەگەر تۆ نیەتی خۆت پاکەیتەوە بۆیە خۆشەویستەکانم گرێبەستی هاوسەرگیری یەکێکە لە مقەدەسترین و پیرۆزترین گرێبەستەکان لە ئیسلامە گرێبەستی هاوسەرگیری مارە بڕین یەکێکە لە پیرۆزترین گرێبەستەکان لە ئیسلامە چونکە بەهۆی ئەو گرێبەستەوە سەدەها سوود و قازانجی دین و دنیایی دەسەکەوێ لەلایەنی دینیەوە لەلایەنی دنیاییەوە لەلایەنی کۆمەڵایەتیەوە لەلایەنی نەفسیەوە لەلایەنی تەندروستیەوە خێری هەیە بۆ تاکی کۆمەلگا بۆ خێزانی مسلمان بۆ کۆمەلگای مسلمان بۆ هەموو ئومەتی ئیسلامی زانایانمان دەیەها سوود و قازانجی زەواجی پاک و ڕێک و پێک باس ئەکەن